ئینسان هەر بە شێوەیەکی گشتی ڕەوشی بەرز بێ و دین چۆن باسی ڕەوشتەکە. مامۆستا سەلام عەلەیکم و بەخێراتی. عەلەیکم السەلام. خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ کە و خوای گەورە پایە بەرزتان کە لە دنیا و لە قیامەت. زۆر سپاس یاخوا بەخێراتی مامۆستا. مامۆستا ئەمڕۆ ڕۆژی جلوبەرگی نەتەوەییە، جا هەر نەتەوە بە شێوازی جلوبەرگی خۆی ئەمڕۆ جل دەپۆشێ. مژۆک و نەتەوەی کورد جلوبەرگی ئێمە دیارەکە جلوبەرگی کوردیە ببینین بە ڕێزیشتان ئەمڕۆ بە جلوبەرگێکی کوردیەوە دەرکەوتووی. پەیامت چیە لەم ڕۆژەک و مامۆستایەکی ئاینی؟ بسم الله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. جلی کوردی ئەوە هین نەتەوەی کوردە. طبعا جلی کوردی سە خەڵک وا تێگەشتووە لەم ڕۆژەیە لەم یادەیە کە کاتێ جلی خەڵکی جلی کوردی ئەکاتە بەری و ئازانن ڕۆژی جلی کوردیە، نە ڕۆژی جلی نەتەوەییە. ئەوە با خەڵکی ئەوە بزانێ. مەسەڵەن سێرەکەی ئێمە خاسەتەن لە کەرکووکە چەند نەتەوەیەک لەم شارە ئەژێ، تورکمانە، عارەبە. بۆ نمونە مەسەڵەن سە کورد ئەم جلوبەرگەی هەیە، نەتەوەی تورکمان کەواو سەڵتەی هەیە، عارەب دزداشە و قوترە و عەگاڵی هەیە. ئەمە هین نەتەوەکان، یعنی ئێمەش وەکو کورد شانازێکین کەوا ئێمە خوای تەبارەکە و تەعالی ئێمەی بە کورد دروست کردووە و لەگەڵ ئەوەشە ئەم جلە جوانە ئەم جلە پۆشتەیە کە ئاها بەم دیزاینە جوانە خەڵکی کاتەبەری کە زمان کوردی کاتەبەری. زۆر باشە. لەم ڕۆژەیە ئێوەکو مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکانتاوەنەوە لە بە جلوبەرگێکی کوردیەوە دەرکەوتن تا چەند پێشوازی خەڵک لە جلوبەرگی کوردی باش بوو لە شاری کەرکووکە؟ وڵای هەموو ساڵێ من ئەیبینم خەڵکی لەم ڕۆژەیە جلی کوردی زۆرە کاتەبەری، یعنی با بڵێن نەتەوەی کورد، و زۆر مامۆستایانی ئاینیش بە جلی کوردیەوە دەرەکەون. یعنی جلی کوردی جلێکە کە پۆشتەیە، جلێکە کەوا هەیبەتی خۆی هەیە. جلی کوردی ئەوەیە کەوا دیارە کە با بڵێن قیافەیەکی جوانی هەیە، دوورینێکی جوان، هەر لە باڵای ئینسانە طبعا زۆر جوان دەرئەکەوێ ئەو جلە کوردیە، لە خۆشی بۆ خۆی پۆشتەیە. مامۆستا ڕەوشت چییە لە بابەتە دینی و کەلتورێکەیە؟ چۆن ئێمە ڕەوشتمان بەرز بێ وەکو دیوە مرۆڤایەتێکە؟ ڕۆژبەرزی ئینسان کە کاتێ خوای تەبارەکە و تەعالا دروستی کرد، خوای گەورە کە باسی ئینسانەکە وەلقەد کەڕەمنا بەنی ئادەم وەلقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم. خوای گەورە مرۆڤی دروست کردووە کە کاتێ ڕەوشتی بەرز بێ. خودی خۆی ئینسان کە کاتێ خوای گەورە دروستی کرد ڕەوشتی بەرزە، ئەمە ئەمێنێتەوە سەر ئەو شەخصە کە کاتێ با بڵێن ڕەوشتی خۆی دائەگرێ بۆ هەندێک تێژ، بۆ هەندێ بابەتی دنیاوی. ئەمە بە ئەسڵ ئینسان ڕەوشتی بەرزە، مرۆڤ ڕەوشتی زۆر بەرزە کە کاتێ احترامی خۆی بگرێ لە ناو مجتەمەعە، لە ناو بازاڕە، لە هەر دام و دەستگایەک بێ، لە هەر شوێنێک بێ، ئەو شەخصە ئەو مرۆڤە ئەتوانێت ڕەوشتی خۆی بەرز بکە. بابەتە کوردەواریەکە چۆن باسی ڕەوشتیان کردووە؟ چۆن کوردەواری لەگەڵ دینی خۆمانە هەست دەکەم، بابەت تەسەوفەکەمان زۆر جوانە، چونکی بابەتی فەقه و بابەتی تەسەوفمانێت، تەسەوفەکە لەگەڵ کەلتور و ڕەوشتەکەی کوردەواریە زۆر ئەگونجێ. اینجا بەڕێزت لە بابەتە دینی و لە بابەتە فقهی و سۆفیەکەیە خۆت لەو بابەتەیە کوردەواری خۆمان چۆن بە وەسفی ڕەوشتەکە لە بابەتە سۆفیەکەیە، چۆن یاخود ئێمە چۆن هەوڵ بین دینە کوردەوارێت جوانەکەی خۆشمان بپارێزین؟ لە دێر زەمانەوە کورد هەر تەسەوف بووە، طبعا لە دوایە گۆڕا، بەڵام هەتاکو ئێستاش هەر تەسەوف پارێزراوە و زۆر مامۆستایانی ئانی هەنە لەگەڵ تەسەوفان و کەلتوری کوردی با بڵێم زۆر ئەتوانی نێزگە لە تەسەوفەوە. بۆ نمونە ئێمە زۆر جلوبەرگمان هەیە لەوانەیە زۆر نەتەوە نەیزانن، بەڵام سێرەکەی لە لای سۆفیەکانە دەرەکەوێت، لە لای سۆفیەکانە دەسەکەوێ. بۆ نمونە چەند هەنێ جلوبەرگەیە سێرەکەی لە تەکیەکانە دەرەکەوێ. ئەمە کەلتوری کوردی مەثەلەن بۆ نمونە قاتی با بڵێن قاتی کوردیە و جۆخەیە و ئەمانە لە ناو تەسەوفا زۆر باوە و هەر ماوە، هەتا ئێستا شەرماوە و پارێزراوە و بەڵێ. باشە مامۆستا،
پاراستنی جلوبەرگی کوردی کەوکو خۆت ئەڵێ لە دێر زمانەوە کورد هەر بە جلوبەرگە کوردەکەی خۆی بۆ تەسەوف بۆ جلوبەرگەکەی پاراستووە ئەمە تا چەند گرنگە گەنجی ئێستا ڕابێنی لەسەر ئەوەی کە ئەمە جلوبەرگی ئێمەیە جلوبەرگی باو با پیرانی تۆ ئەمە بووە ستایلی لەم جۆرە بووە پێویستە تۆش پارێزگاری لە جلوبەرگی نەتەوەکەی خۆت بکەیت پارێزگاری لە ڕەوشت بەرزی و جلوبەرگە نەتەوەیەکی باو با پیرانی خۆت بکەیت. بەڕاستی من ئەیبینم الحەمدولله شکر بەخوای تەبارەکە وتەعالا لە زۆر نەتەوەکان دیکە کورد جلی کوردی ئەپۆشێ یعنی ئەکاتە بەری و جلی کوردی پارێزراوە لە زۆر نەتەوەکان دیکە زیاتر بەڵام ئێمە لە شارێکە ئەژێن مەثەن وەک شاری کەرکووک سێرەکەی منتیقە بۆ منتیقە فەرق یعنی گەڕک بۆ کەڕک فەرقی هەیە سێرەکەی ئەو اختیڵاتە جاروا هەیە سێرەکەی لەوانەیە لە بەرنەتەوەی دیکە ناتوانێت بە مستەمەڕی جلی کوردی بکاتەبەری وەلەو باوەڕ ناکەم هیچ مانعێکە بێ بەڵام بیئەکە تەسیرەکە وەکو ڕێزێک یان وەکو مەسەلەن سێرەکەی ئەوان بۆ نمونە تۆک باسی گەنجت کردادا کات سێرەکەی مەجموعەیە گەنج کە کاتی ئەچنە دەرەوە سێرەکەی پێکهاتووە لە عەرەب و لە تورکمان تۆزێ نالم نەشازە بەڵام سێرەکەی وا جوانترە ینی کە ئەوان وەکو هاوڕێ گشتیان نەکجل بکەنە بەریانی ئەم جلێکەوە ئێستا مەثەلەن لە ناو خەڵکە بە ئەو پانتۆڵ و قەمیس و شتانە بەڵام لە بۆنەکانە سێرەکەی تورکمان بۆ تورکمان جلی تورکمانە کاتە بەری کورد بە شێوەیەکی گشتی لە بۆنەکانە لە هینەکانە لە بابرین لە ئاهەنگەکانە جلی کوردی ئەپۆش نەگەر ئافرەت بێ ئەگەر هین بێ جلێکی جوانە و جلێکی کوردەواریە جلێکی پۆشتەیە جلێکە بە حەیایە یعنی جلێکە هەتا بلی سەربەرزە حتا ئەمە ئەتوانم بلێم لەگەڵ ئاینشە زۆر گونجاوە جلی کوردی. بەڵێ چۆن ئێمە هەوڵ بین ڕۆشتمان لەگەڵ جلەکەمانە یەک بخەین لە پێناو ئەوەی کە کۆمەڵگاکەمان جوان بکەین دینەکەمان جوان بکەین ئەین جاڕای بۆ نەوەیە ئەمە جلی کەلتوریە بەڵام جلێکی تریشەیە لە بازاڕە کەلتوری نییە جلێکی گشتیە بەڵام بە شێوە ڕەوشت جوانێکە بەکاری بێنین چی بکەین لە بابەتە دینی و تەنانەت کەلتوریەکە و نەتەوایەتێکەشە. وڵی وەکو باسمان کرد جلی کوردی ئەتوانین بلین کەلتوریە نەتەوەییە ئاینیە ئێستا بۆ نمونە مامۆستایەکی ئاینی جوان نییە بە پانتۆڵ و یان بە کاوۆیەک تێدە سەرمی بەر و وتار بدا یان مەثەلەن با بڵێن شەڕ عەشیرەتێ دەرکەوێ بە پانتۆڵێک و قەمیسێک و یان تیشێرتێ بۆ چونکە لایەق نییە بە ئاینەکە یان بە دینەکە یان بە کەلتورەکە ئەو پانتۆڵ و قەمیسە حرام نییە بەڵام مباحە یان با بڵێن ڕێک ناکەوێت لەگەڵ ئاینەکەیە بەس وەکو جلی کوردی سێرەکەی زۆر لە مامۆستایانی ئاینی جلی کوردی ئەپۆشن زۆر لە ڕئیس عەشرەتەکان جلی کوردی ئەپۆشن زۆر لەو شۆنانی کەوا با بڵێن خەڵکی جوۆ لە زەلامە گەورەکانە گرن سێرەکەی جلی کوردیان پۆش واتە لێرە جلی کوردی لەگەڵ کەلتور و ئاین ئەتوانین برین یەکە. بەڵێ بێگومان مامۆستا وڵا جا کەلتوری ئەمەش ئاواتخان ئەوە جوانە کاتێکە دەچیتە بۆنەیەکەوە دەبینی جگە لە جلوبەرگەکە بە چەند زمانێکش قسە دەکەی چکە لەو بابەتی کەلتورەکەمان هەمومان پاراستومانە بەو شێوەی کە باو باپیرانمان هێنایەتی ئێستاش بە جۆرێکی تر بەڵام با پرسیارەکە بە جۆرێکی تر بکەین چنێ ئێمە گرینگە بنەوەکانمان بڵێن گرینگە کەلتور و شارستانیەتی خۆت بپارێستی لە بەها ڕەوشتێکانە چونکی هەنێ بابەت هەیە جوانە بەڵام سیرەکەی لەگەڵ ڕەوشتی کۆمەڵگای ئێمەیان ناگونجێ هەنێ بابەت هەیە لەوەیە بۆ پێشکەوتن دەست بدا بەڵام لەگەڵ بەها ڕەوشتیەکەی کۆمەڵگای ئێمەیە دەست نادا چی بکەین لەم بابەتەیە چۆن ئەم هاوسەنگی کۆمەڵگا تەوازنکەین ڕاگرین شیرازەی کۆمەڵگا تێک نەچێ شیرازەی خێزان تێک نەچێ شیرازەی خوێندنگا و قوتابخانە و تەنانەت مزگەوتەکانیشمان تێک نەچێ. طبعا چۆن دایکێ یان باوکێ لەگەڵ مناڵەکەیە ئەدوێ بۆ ئەوەی کەوا فێری خوێندن بێ بۆ ئەوەی کەوا فێری شتێک بێ فێری سەنعاتێک بێ دایمە لەگەڵێتی وە بەتایبەتی مەسەلەن سێرەکەی لە قوتابخانەکە کاتی دێتەوە متابعەیەکە دەرسەکانی
چی وەرگردووە چی وەرنەگردووە و یعنی با بڵێن چۆن بڵێن بە تایبەتی چۆن مامەڵە لەگەڵ ئەو مناڵی خۆیەکە ئەبێ ئاها جلی کوردی کەلتوری کوردی لە ناومانە ئاها مامەڵە بکرێت لەگەڵ نەوەکانمانە بۆ ئەوەی کەوا لە یادیان نەچێت والحەمدولله لەخوا بە زیاد بێت تا ئێستا باوەڕ ناکەم لە یاد بە تایبەتی یعنی کورد لە یادی نەچووە لەخوا بە زیاد بێت لە هەموو بۆنەکانە جلی کوردی هەر باوە و دیارە لە ئاهەنگەکانە. باشە مامۆستا کاتە ئێستا ئەتوانین بڵێن کولتور و دابوونەرێتی نەتەوەی کوردی بە جۆرێک بووە کە بنەما ئاینەکانی پاراستووە؟ پێغمبەر لە زمانی پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەیەک هەبوو بە ناوی ئەبی جەهم. ئەو ئەبی جەهمە سەحابە بوو تاجر بوو کە کاتێ تیجارەتی کرد طبعا سەحابەی پێغمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێکیان دوو دیاری هاور بۆ پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و دیاریەکانش جلوبەرگ بوو. یەکێ لەو دیاریانەی خەسیمە بوو یعنی پێوترا خەسیمە ئەوەی دیکە ئەبجانی بوو. واتە جلێکی عەرەبی هاور بۆ پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و جلێکی دەستێکی قاتێکی کوردی هاور بۆ پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەلێکە کاتێک پێغمبەر صلی الله علیه وسلم جلەکانی کردەبەری با بڵێن وتیان یا رەسوڵ الله عەرەبیەکە باشترە نەک لەبەر ئەوەی کەوا با بڵێن جلە کوردیەکە نێتەوەی کوردە نە وتیان بۆ وتی ئەو جلە کوردیە کە کاتێک کردە بەرت ئەو بەرگەی با بڵێن ئەو قوماشە قەویە ئەوە کە کراوە بۆ شۆنیە کراوە سارد و بەفر و باران بێ واتە ئەوەی دیکە خەفیفتر بووە. واتە لێرە لە زمانی پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغمبەر هەدیەی جلی کوردی لەو سەحابەیە قبول کردووە یعنی بزانە پێغمبەر کردێتێ بەری و نێشی پێ کردووە. لە زۆر لە حەدیثی دیکە دایکمان عایشە گێڕێتەوە ئەفەرمێ پێغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نێژی بە جلی کوردیەوە کردووە نەخشی تیا بووە نەخشەکانی ڕەش و سپی بووە. ئینجا لەبەر ئەوەی کەوا وتیانە ئەو جلە عەرەبیەکە باشترە لەبەر ئەوەی کەوا تەنکە و فێنکە بەڵام جلە کوردیەکە وەک چۆنی سەلای خۆمان با بڵێن لە کوردستان زیاد ئەوێ سارترە لێرە لە گەرمیان وانە کوێستان سارتر و بابەتەکە گەرمیان و کوێستان بەڵێ ژینگەی دەورە بینێ لەم زۆر دەورە وەکو بابەتە فقهیەکەی ئیمامی شافعی وەکو باسێکەن نازانم حەدیثە لەوانەیە ئێوە شارەزای زیاترتانە بێ ئەڵێن لێرە فتوایەکی داوە لە عێراق چۆتە مصر هەمان فتوا دژی فتواکەی عێراقی بووە کوتیانە یا ئیمان بۆ ئەم بابەتە وایە کوتی ئەمە ژینگەیە لەم ژینگەیە ئەمە ئەخڵقی بەڵێ جەو بۆ جەو فەرقەکە لەم ژینگەیەش ئەم بابەتە زۆر ڕاست زۆر ڕاست. مامۆستا ساڵح لە بابەتە ئەخلاقیەکەیە چۆن بەها ئەخلاقی دینەکە بپارێزین لە ناو خۆمانە لە ناو مناڵەکانمانە. طبعا ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزین خوای تبارك وتعالى ككاتب باسي مانجي رمضان كأفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بله خوای تبارك وتعالى اللي رباسي روجيمان بو أكا على روجو بقرين وقتون أمتكاني بيش إيوه روجيان قردوا والروجي لسر إيوه فرزا كوتاياكي باسي تيكا روجي بو تي باشا لعلكم تتقون بو أوي كوا إيوه ئاگاتان لە خۆتان بێ بۆ ئەوەی کەوا ئێوە ئاگاتان لە منهەجی خوای تەبارەکە وتەعالا بێ تەتەقون واتە لە تەقواوە هاتووە بۆ ئەوەی کەوا مانگی ڕەمەزان فێری ئەوەت بکا کەوا تۆ لە خوا بترسی مانگی ڕەمەزان ئەوەت فێر بکا کەوا تۆ بزانی فەقیر هەیە مانگی ڕەمەزان ئەوەت فێر بکا کەوا بزانی تۆ لە جەوێکی ئیمانی ئەژەی ئەگەر تۆ مانگی ڕەمەزان چیە قوتابخانەیە رمضان ومدرسة قطاب خانة أبيت ككاتي لم مانجيا خوي تبارك وتعالى أم يا زمانجي لا دا وتلاوة لناو دوان زمانجا يك مانج يك تو فورماتي خود أكيد ولا قال خوي تبارك وتعالى ببرسيتي بنيجو بتقواه بعبادة لقال شيء لقال رب العالمين لما مانجيا خوي قولت شيليت أبيه يخشتك لعلكم تتقون بۆ ئەوەی کەوا بزانین گۆڕانکاری لە ژیانی خۆتە چەندێ کردووە چەندێ لە مانگی ڕەمەزانە بەرەو خوای تەبارەکە وتەعالا
مێزگەوە بیتە. بەڵێ. زۆر باشە مامۆستاگیان زۆر سپاس کە لەگەڵمان بوو یەگەر شتێک ما بێ لە کۆتاییە سەبارەت با ڕەوشت بەرزی و سەبارەت بە جلوبەرگی نەتەوەی و جلوبەرگی کوردی کە باسمان نەکرد بێت بڵێیت. دەستان خۆش بێ خی گەورە پایە بەرزتان کە لە دنیا و لە قیامەت بەڕاستی بەرنمەیەکی زۆر جوان و زۆر گرنگ بوو و شاینی ئەوە بووکەوە ئەم باسی ئەم کەلتورە بکرێت لەم بەرنمەیە لەم میبەری ئێوەوە و کۆتا قسەکانم کۆتا قسم ئەوەیەکەوە ئەم مانگە مانگی ڕەمەزانی مبارەکە ئەم مانگە مانگێکە پڕ خێر و بەرەکەتە و ئێمە لە کۆتایی مانگی ڕەمەزانن دایکمان عایشە ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەلێ لە کۆتایی مانگی ڕەمەزانەواتە ئەو دەڕۆژی کەوا ماوە لە مانگی ڕەمەزانە وتم یا ڕەسوڵڵڵاه چی دوعایە بکەم فەرمی ئەو دوعایە زۆر بکەن لە کۆتایی مانگی ڕەمەزانەواتە لە دە ئەواخری ڕەمەزانە اللهم إنك عفو وتحب العفو فاعف عنا بەردەوام بی لەسەر ئەم دوعایە بۆ ئەوەی خوای تەبارەک وتعالى ڕەحممان لێ بکە بۆ دوعامانش ئەوێ لە خوای تەبارەک وتعالى بۆ خاتری ئەم مانگە مبارەکە خوای گەورە ئاوێکی بەڕەحمەت بکاتە ئەم فیتنەی کەوا لە وڵاتان داگیرساوە و دەستخۆشی تاالەکەم وەخوای گەورە پایە بەرزتان کە لە دنیا و لە قیامەت. دەستخۆش مامۆستا زۆر سپاس. زۆر سپاس خێربەی سەرچاو حەزێتی کێشە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت و بۆ ڕێنمایەکان. بەڵێ هەزان و خۆشەویستان بێگومان جلی کوردی یەکێکە لەو